بەڕێزان دووبارە سڵاو دکتۆر لەو شوێنەوە ئەستانی پێشنەوە بڕەکە پرسیاری ئەوم لێ کردی وتم ئەگەر ڕاشکاوانە وەڵامم بدەیتەوە لە هەڵبژاردنەکانی ڕابردووە چێ سوودمەندی یەکەم بووە لەو تۆماری دەنگدەرانە لە مانەوەی ناوی ئەو مردووانە لە پاک نەکردنەوەی ئەو مردووانە هەموو لایەنەکانی تێدایە، پارتی تێدایە، یەکێتی تێدایە، گۆڕانی تێدایە، ئیسلامەکانی تێدایە، هەمووی تێدایە. من بەش بەحاڵی خۆم نازانم تا چەند تەزویر کراوە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو، بەڵام دوور نییە هەندێک لایەن ئەگەر بیانەوێ ئەگە بەرنامە ڕێژیان بۆ کردبێ لە زیاتی مردوەکان دەنجاندابێ، بەڵام من بۆ خۆم هیچ بەڵگەنامەیەکم لە بەردەستدانە. بەڵێ دکتۆر ئەگەر ڕاشکاوانە پێم بڵیت وەکو یەکێتی ئێوە تا چەند مەترسی ئەنجامدانی ساختەکاریتان هەیە لەم هەڵبژاردنەیە؟ من پێم وایە مەسڵی ڕاشکاوانە و ناڕاشکاوانە نیە، هەر حیزبێکی سیاسی هەر کیانێک با بە خۆی وریابێ خەڵکی وریا لەسەر سندوقەکان دابنێ، چاودێری سندوقەکان بکەن، سندوقەکان بەجێنێڵن دیراسەی بکەن بۆ ئەوەی نهێڵن تەزویر بکرێ و نهێڵن سندوقەکانیش بێبێ ئاگاداریوان فەرز بکرێ یان نەقل بکرێن بۆ جێگایەکە. ئەگە هەر مخالفێکی لەو بابەتانیان دیت لە هەر شوێنەکە بێ تەوقیعی لەسەر نەکەن و داوای لیژنەی تحقیقی بکەن بۆی بێ کەشفی ئەو سندوقانەکە ئابزان تا چ ڕادەیەک تەزویری تێدا کراوە. بەڵێ ینی ڕوودانی تەزویر یان هەر جۆرێک لە ساختەکاری تر ئەگەر یەکێکە لەم پەرلەمانە ڕوبەڕووی ئەم هەڵبژاردنە ببێتەوە لە هەموو ڕۆژهاتی ناوڕاست قابلی تەزویر هەیە، لە هەموو شەرقە قابلی تەزویر هەیە، چونکە هیچ میکانیزمێکی ئۆتۆدا نەدراوەکە 100% ڕێگا لە تەزویر بگیرێ. بۆیە من پێم وایە نەک لە کوردستان بەتەنیا لە عێراقیش و لە ئێرانیش و لە هەموو دەوڵەتانی دەوروبەریش تەزویر قابلی اعتیادیە بکرێ. بەڵێ ئێوە وەکو یەکێتی تا چەند گرنگی ئەیەن بەو خەڵکەی کە لەم ناوچەیانیش دەجێن و یەکێتی تیا باڵا دەستە کە ئەو تۆماری دەنگدەرانە ئەو ناوی مردووانەی کە لە تۆماری دەنگدەرانی ئەم ناوچەیە ماوەتەوانێ بۆ حاڵەتی ساختەکاری و تەزویر بەکارنایەت. با حیزبەکان بۆ خۆیان مراقبی وریا دابنێت سندوقەکانی خۆیان وەکو پێشتر باسم کرد متابعێکی جدی بکەن بۆ ئینجان هیچ کەسێک تەزویر بکات لە هەر شوێنەکە بێ، لە زاخۆ بێ، لە خانەقین بێ، لە هەولێر بێ، لە سلێمانی بێ. دنیاچێت نیشتیمانی کوردستان خۆی داوای ئەوە دەکات کە ئەبێ هەڵبژاردنێکی پاک و بێگرد بێ، چونکە ئێمە سقەمان بە خۆمان هەیە، سقەمان بە قاعیدەی خۆمان هەیە، سقەمان بە ڕێخستنەکانی خۆمان هەیە، بە پێگەی جەماوەرێکی خۆمان هەیە. ئێمە ئەو دەنگەی کە پێویستە بیهێنین دەیهێنین، ئەو کورسیان کە پێویستە بیهێنین دەیهێنین، پێویستمان بە تەزویر نییە و حتمما ئێمە بڕوایشمان بۆ هەیە کە حکوومەتێک بەتەنیا هیچ حیزبێک نابێ بەڕۆی بە ئەبێ بە هاوکاری بەڕۆی بە لەبەر ئەوە پێویست بەوە نییە دەنگەکی ئەوەندە زۆر بینی کورسێکی ئەوەندە زۆر بینی کەوا پێویستی بێ حیزبێک کە تەحالف لەگەڵ بکە، پێویستمان بە تەحالفە بۆ ئەوەی تۆ ژمارە کورسەکانی خۆت بینی کە حیزبێک کە تەحالف دو حیزب تەحالف دەکەی بۆ ئەوەی حکوومەت تەشکیل بکەی یان بەشداری لە حکوومەت تا بکەی. بەڵێ دکتۆر وەلو پێشبینیکردن بۆ حاڵتە ڕەنگە پێشبینیکی جۆرێک قڕز بێت، بەڵام بە تەوقعاتی خۆتان بە پێی داتا و زانیاریەکانی بەردەستی خۆتان پێتان وایە یەکێتی لەم هەڵبژاردنەیە چەند کورسی پەرلەمانەیەنێت؟ سەرەوەی سی کورسی. بەڵێ بەپرسی مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی لە لێدوانێکە باسی لەوە کردبوو کە لە 140 کورسیەوە هێنن. ئەو لە مەسئولی مەکتەبی هەڵبژاردن بکەنی ئەو ڕاپرسی کرد بێ شتێک، بەڵام من پێم وایە یەکێتی لە سەرەوەی سی کورسی لەوەی ئێستا کە هەیەی زیاتر دێنێ. بەڵێ ئەگەر لە سەرەوەی سی کورسی ئێوە لە سەرەوەی سی کورسی بهێنن کەواتە بە تەوقعاتی ئێوە هاوپەیمانەکەتان لە سنووری چەنایی هێنێ لە ئێوە زیاتر ئەهێنێ یان لە مستەوەی من نازانم چکە من ڕاپرسیم نەکردەوە بۆ هاوپەیمانەکەی خۆمیان بۆ حیزبەکانی ئۆپۆزیسیۆن، من ڕاپرسیم کردەوە بۆ حیزبەکەی خۆم، ئێمە پێمان وایە لە سەرەوەی سی کورسی دێنین. بەڵێ ئەگەر پێگەی یەکێتی لەم خولەی داهاتووی هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستانە پێگەی لەنەوە پەرلەمانە بەهێزتر ببێت تا چەند ئەگەر هەیە کە ئێوە قورستر پێداگری بکەن لەسەر هەندێک پرۆژە یاسا لەسەر تەوافۆق لەسەر بەشدارکردنی ئۆپۆزیسیۆن لە کۆمەڵی بڕیاری چارن و سازە. ئێمە هەمیشە لەگەڵ ئەوەداین کە ئەم ئەزمونە بە هاماهەنگی و هاوکاری هەموو حیزب ئەساسیەکانی کوردستان بەڕێوە بچێ، چونکە وەکو باسم کرد مەترسی لەسەر ئەم ئەزمونە هەیە، ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو مانجەڵ دەکوڵێ بڕکانێک لە مۆنتەقە تەقیوەتەوە ئەگەر هەموو لایەنەکان بێکەوە کار نەکەن ناتوانم ئەزمونە وا بە ئاسانی بپارێزن. بۆ یەکێت نیشتیمانی کوردستان بڕوایی بەوە هەیە هەموو
پێکهاتەکانی ناو پەڕەمان بەشداری بکەن لە حکوومەتی ئایندا حکوومەتێکی بنکە فراوان پێک بینن بۆ ئەوی بە هەموو توان دیفاع لەم ئەزمونە بکەین. تا چەنەوە ئەگەرە نزیکە کە ئەگەر پێکی ئێوە بەهێز بوو لە ناو پەرلەمانی کوردستانە لە خولی داهاتوە جۆرەك لە ئێتلاف ڕێکەوتن لەگەڵ زوودنەوەی گۆڕان بکەن. ئێمە ئامادەین لەگە هەموو لایەنەکان کە لە پەڕەمان هەن هاوپەیمانی بکەین تەوازنێک لە کوردستان ڕابگرین بۆی هەموو لایەنەکان بێکەوە حکومڕانی هەرێموو ئەم ئەزمونە بکەین. بەڵێ ئەگەر لە حاڵەتێکدا دوکتۆر پێگەی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستانە لە خولی داهاتوە لە ئێوە بەهێزتر بوو ئەو پرۆژەی دەستورە لە دەرەوە سازانی لەسەرکرا و ئەو خاڵانی ئۆپۆزیسیۆن داوایەکەن جێبەجێکرا بەڵام کاتێک هاتە پەرلەمانی کوردستانەوە پارتی زۆری نەبەکاربێنەوە بێوێ ڕەتی کاتەوە ئێوە سعاداتان هەیە لەگە بزوتنەوەی گۆڕانە زۆرینە لە دژی ئەوە بەکاربێن و ئەو هەموارکردنەوەانە پەسەند بکەن. من ناتوانم لە ئێستاوە قرار بدەم بۆ ساڵێکی تر ظروفی سیاسی تاحکم بەوە دەکە من قیادێکی سیاسیم هەیە من ئەندامێکم لەو قیادە سیاسیە لەو سەرکردایەتیە ئێمە ئەو کاتە دیراسی خۆمان دەکەین چ موقفێکی سیاسی دەنوێنین. بەڵێ ینی مەبەسم ئەوەیە کە ئەگەر لە پرۆژە یاسایەکە کەیشێتی خۆی ئیمانی پێبێ مەبدەئیەن بێوێ بەرگری لێ بکە بێوێ تێپەڕێنێ بە بەرژەوەندی خۆی بزانێ ئێسعاداتان هەیە لەگەڵ لایەنێکی دەروی پارتیە زۆرینە بەکاربێنن لە ناو پەرلەمانە. ئێمە لەگە هەموو لایەنێک ئامادەین هاوکاری بکەین بە شەرتێک ئەم ئەزمونە تێک نەچێ بە شەرتێک ئەم ئەزمونە بپارێزرێ و گەشەی پێ بدرێ و بەڕێو پێشەوە بچێ بەڵام هیچ هاوکاری و تەباییەک ناکەین ئەگەر ببێتە زەر بۆ ئەم ئەزمونە و ئەم ئەزمونە تێکسێ بەڕێو مەترسی ببە. بەڵێ دوکتۆر بە پێتە سەوراتی خۆت بەهێزترین پێگە لە خولی داهاتووی پەرلەمانە پێگەی کێوێت؟ نازانم تەوەقعی ئەوە بکەم من بەس حیزبەکەی خۆم دەزانم ئەمە لە سەرەوەی 30 کورسی دێنین. بەڵێ سەرەوەی 30 کورسی پێ دوایە لە ئاستی تموحی ئێوایە لە ئاسی کارکردن و ڕێخستنتانایە؟ بەڵێ چکە بەشێک لە دەنگ و پێگەی ئێمە گۆڕان بردوێتی لەبەر ئەوە ئێمە هەر ئەوەندە تەوەقع دەکەین کە پێگەی ئێمە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەمڕۆ دوای ئینشقاقی گۆڕان لە یەکێتی هەر لە سەرەوەی 30 کورسی زیاتر نییە. بەڵێ دکتۆر بۆ پێیکە بزوتنەوەی گۆڕان لە ڕووی ئەو زۆنە جوغرافیەکە بەهێزن تایە زۆر نزیکن لە یەکێتیەوە پێتان وایە کە بزوتنەوەی گۆڕان چەند کورسی هێنێ لەم هەڵبژاردنەیە؟ من ڕاپرسیم بۆ گۆڕان نەکردووە وەکو باسم کردی پێشتریش من ڕاپرسیمان بەس بۆ حیزبەکەی خۆمان کردووە ئێمە تەوەقع بۆ حیزبەکەی خۆمان ئەوەیە کە باسم کرد پێشتر. بەڵێ ینی مەبەستمەوە بوو کە بپرسم ئایا بزوتنەوەی گۆڕان وەکو یەکێک لە گەورەترین لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە ئەتوانێت ئەو دەنگی کە لە هەڵبژاردننی ساڵ 2009 هێناوێتی ئەمجارە بێنێتەوە بەپێی ئەو دیاردانەی کە دەرەکەوێت لە کۆمەڵی شوێن ئەو دەنگی خۆیان نەهێنەوە. بەڵام یەکێتی دەنگی خۆی هێنێتەوە یەکێتی پێمان وایە زیاد لە دەنگی خۆی دێنێتەوە چکە بەشێک لەوانەیە کە دەنگیان داوە بە گۆڕان ئەمجارە دەنگ بێکی نیشتمانی کوردستان دەدەن. بەڵێ هیچ ئەگەرێک نییە بۆەوەی کە لەبری ئەوانەی لە بزوتنەوەی گۆڕانەوە بۆ نمونەگەڕاونەتەوە دەنگ بە یەکێتی ئێن ئەوەندەی تر لە یەکێتیەوە ڕۆژ بێت و دەنگ بە گۆڕان بدە. دنیا زۆر گۆڕاوە ئەو دنیای 2009 نییە یەکێتی ئێستا پایگایکی بە قووەتی هەیە لەبەر ئەوە ئەو دەنگانی کە وەختی خۆشی دەنگیان نەداوە بە یەکێتی لەسەر کۆمەڵی ئەساس ئەمجار دەنگ بێکی نیشتمانی کوردستان دەدەنەوە. پێوەرەکانی ئێوە بۆ بەهێزی پێگەکەی یەکێتی لەم هەڵبژاردنە یان لە ئێستاە لە پەردۆخی ئێستاە چییە؟ یان ئێوە پێگانەتان چۆن بچ هەڵسەنگاندنە دیاریتان کردو؟ چکە ئێمە بەرنامەیەکی سیاسی ڕاستمان هەیە و ئێمە لەگەڵ تونند و تێژینین ئێمە لەگەڵ تەبایی سەرجەم پێکهاتەکانی کوردستانین ئێمە لەگەڵ ئەوەین کە دەرگا بکرێتەوە سەر هەموو لایەنەکان بەشداری حکوومەتێکی بنکە فراوان بکەن هەروەها گۆڕانیش لە یەکەم ئینشقاقێکی نیشتیمانی کوردستان شەوقێکی هەبوو ئێستا ئەو شەوقی نەماوە نەیتوانین هیچ بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە و کاتی خۆشی کە ئێمە لەگەڵ پارتی بێکەوە دابەزیبوون لە یەک دەست و یەک قایمە ئەوەش نەماوە ئێستا ژمارەیەکی زۆر لە ئەندامانی یەکێتی ڕازی نەبوون بۆ بێکەوە دابزین لەگەڵ پارتی دەنگیاندا بە گۆڕان ئەو دەنگان ئێستا بۆیکی نیشتیمانی کوردستان دێتەوە هەروەها ئەو سیاسەتە ڕاستەکەیکی نیشتیمانی کوردستانیش پیادەی کردووە لە هەرێمی کوردستانە قاعدەیەکی نیشتیمانی کوردستان بەقوت کردووە. بەڵێ بەڵام دکتۆر بەشێک لەو پێوەرانی کە چەناوت باسی کرد پێدوانی بزوتنەوەی گۆڕانیش هەمان ئەو پێوەرانی بۆ خۆی دیاری کردووە ئەوش پێی وایە کە سیاسەتێکی ڕاست و دروستی هەیە پێی وایە کە قسە لەسەر خەڵە لاوازەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەکا لەسەر سیستمی حکومەکە لە کوردستانە ینی ئایا ئەمانەش پێوەری یاریدەدەر و پێگەی بەهێز نین بۆ بزوتنەوەی گۆڕان بۆ ئەو نەتیجەکانی هەڵبژاردن دەرەچێت نەتیجەکانی هەڵبژاردن دەرەچێ و ئێمەش یەکتر دەبینینەوە بزانین یەکێتی چەند کورسی دێنێ و حەزابەکانی چەند کورسی دێنن.
بەڵێ پێگەی ئیسلامیەکان ئەگەر هەڵسەنگێنین لە ناو ئەم پرۆسی هەڵبژاردنەیە نات وەکو باس بکەن ڕاپرسی بۆی حیزبێکی سیاسی نەکردووی بزانام چەند کورسی دێنێ ڕاپرسی فقط بە حیزبەکەی خۆم کردو. بەڵێ دکتۆر پێت وانییە کە دەنگدەری کورد لە ڕووی سایکۆلۆژیەوە هەمیشە کەوتۆتە بەردەم هەیمەنەی حملی ئیعلامی هەڵبژاردن یانی پێت وانییە ڕەنگە بزوتنەوەی گۆڕان لەم هەڵبژاردنەیە هەڵەتی ڕاگەیاندنیان لە زۆربەی لایەنەکانی تر بەهێزتر بێت. من پێم وایە لە وڵاتانی پێشکەوت و میدیا دەور تەسیری خۆی دەبێت لەسەر دەنگدەر و هەر کەسێک لە حکومڕانیش بێ کە ئەرچی خزمەتگوزاری خەڵکی لەسەر شان نەبێ ممکنە مەودا و بەرشەقی زیاتر بێ لەوەی کە بتوانێت حملە بکە. بەڵام ئەوی لە حکومڕان بێ خەڵک تەکلیفیشی لێ دەکات داوای خزمەتگوزاری لێ دەکات کنیۆکو پێویست بەدڵی ئەو نەبێ یان شتی زیاتری بوێ بۆیە بکەنێ مەجای معارەزە دائیمە زیاترە بۆ ئەوەی ئەسپی خۆی زیاتر تاودا لە مەسائلی ئەلامی ئەجینا ئەگەر تو تەماشا ئەم حکوومەتی هەرێمی کوردستان بکەی چ ئاوادانێکی بۆ ئەم کوردستانە ئەنجامداوە دەستی هەر شارێک ئەنواعی خەستەخانە ئەنواعی مەکتەب ڕێگاوبان تەنانەت حەدائیق و تاعینکردنی خەڵک و ئەو هەموو ئەو فڕۆکانێکە ئەو مەتارانێکە ئێستا هەن لە کوردستانە ئەو هەموو قۆنسولگەریە ئەو هەموو دەرەتی ئەوێ ئێستا کوردستان لە ساحەی دەولیە چۆتە سەر خەریتەی سیاسی لە تاقا لە وزە ئەمە هەموو دەستکەوتی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمە دەوری ئیجابی هەیە بۆ خەڵکەکە خەڵکی ئەویان لە بەرچاوە خۆ هەر ئەوە نییە گەر معارەزە لە ئێعلامەکانی خۆی قسە دەکات چوارەخ دەگرێت هەزارەها خەڵکی تریش هەیە کە دیفاع لەم حکوومەتە دەکات دەستکەوتەکانی ئەم حکوومەتی لە بەرچاوە. بەڵێ بەڵام لە هەڵمەتی ڕاگەیاندنی هەڵبژاردنەکانە ڕەنگە ئەوەی ئۆپۆزیسیۆن کاریگەرتر بێ لە بەرەوەی ڕاستە حکوومەتی هەرێم بە پێوتەکانی تۆ ئەو دەستکەوتانی بەدەست هێنابێ بەڵام لە هەمان کاتە نەتوانێت دەست بخاتە سەر کۆمەڵێک جونگەی بنەڕەتی تر بۆ نمونە نەتوانێت گەندەڵی قەڵاچۆ بکە نەتوانێت مەحسوبێت و مەنسوبێت قەڵاچۆ بکە ینی زۆرێک لەم شتانە ماون کە پەنجەی بخاتە سەرکەمانش پەیوەندیان بە ژیانی هاوڵاتیەوە هەیە ئەمە ناڵین گەندەڵی نییە گەندەڵی لە هەموو دنیادا هەیە بۆ حکوومەتی هەرێمیش بەرنامەی هەیە وردە بۆ چارەسەرکردنی ئەو گەندەڵی زاهیرێکی عالەمیە بەڵام کارێکی خراپە ئەبێ ئەم حکوومەتە هەوڵدا گەندەڵی نەهێڵێ هەروە ئەو کەم کوریانەکە هەشن کە دنیا ڕۆژانە نوێ دەبێتەوە تەڵەباتی ئینسان زیاتر دەبێ ئەگەر جاران خەڵکێک تەلەفۆنێکی هینی هەبووە لە ماڵەوە کە ئەوە هین دەکرا ئێستا ئەنواعی مۆبایلی هەیە زۆر متەتەویرە مۆبایلیش هەیە ئێستا بڵێن مۆبایلێکم لەلایە ممکنە بەسیط بێ بەڵام پاشی ساڵێک کە پاش 6 مانگ کە مۆبایلێک پیدا دەبێت دەبقەدەروی ئێستا لەبەرەوە تەڵەباتی ئینسان ڕۆژانە نوێ دەبێتەوە کە نوێ بەوە خەڵکی تەڵەباتەکانی نوێ دەبێتەوە تەکلیفیش لە حکوومەت دەکات ئەو تەڵەباتانی کە نوێ بۆتەوە بۆی چارەسەر بکە خەڵک زیاد دەبێت بێ مەکتەب بکاتەوە خەڵک زیاد دەبێت خەستەخانە بکاتەوە تەڵەبە زیاد دەبێت جامیع بکاتەوە هەموو ئەمان تەڵەباتی خەڵکن حکوومەت مکەلەفە جێبەجێکە حکوومەتی ممکن نەتوانێت وەکو پێویستە هەموو شتەکان جێبەجێ بکات ئەمە لە هەموو عالەمی شەوایە بە تایبەتی ئەزمموی کوردستانی ئێمە کە ئەزمونێکی تازەیە تەجوبەی حکومڕانیمان نییە و کۆمەڵی پێداویستی شەیە ئێمە تازە شارەزا و فێری بوون بۆیە من پێم وایە ئەم حکوومەتە لە چاو ئەزمموی خۆی لە چاو تاریخی خۆی بەراورد لەگەڵ حکوومەتەکانی تر تو وەرە بەراوردیکە ئەو هەموو گەشتیارە بۆ دێنە کوردستان لە ساڵێکە نزیکی 2 ملیۆن گەشتە دێنە کوردستان بۆ دێنە دیارە ئەمن و ئاسایشیە لە کوردستان استقرارێک هەیە ئازادی هەیە دیموکراتی هەیە ئێستا کە تو ئەو مقابلە لەگەڵ من دەکەیت نەتیجەی ئەوەیە ئەم حکوومەتە ئازادی فراهم کردووە ڕێی مقابلی قبول کردووە لەبەرەوە هەموو دەلاتیەوە کەم حکوومەتە دەستکەوتی زۆر باشی بووە. بەڵێ دوو قسەمان لەسەر دەستکەوت و لەسەر هیچکردنی ئۆپۆزیسیۆن کرد لە کوردستانە خۆت قەنەعەتە بۆ نییە کە ئۆپۆزیسیۆنێکی پەرلەمانی لە کاتێکا هیچ بەشداریی لە دەسەڵاتی جێبەجێکردنان نیە فعلا ناتوانێت هیچ بۆ خەڵک بکە ینی ئەو ئۆپۆزیسیۆنێکی پەرلەمانیە لە دەسەڵاتی جێبەجێکردنا بەشدار نیە ینی بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان وەزیرێکی نییە دابتوانێت بۆ خەڵک بکە هەی ناتوانین ئەمە بکەین بە پێوەرێک بۆی کە بڵین خەڵک لە بزوتنەوەی گۆڕان تەکیوێتەوە لە بەروی هیچی بۆ خەڵک نەکردو خەڵک خزمەت گوزاری دەوێت خەڵک دەوێت خزمەتی بکەیت تۆ تاکەی ئۆپۆزیسیۆن دەبی فتێک ئۆپۆزیسیۆن پێی من دڵنیاش دەکەم ئەوی من لە مەسەلەکان گەیشتم لە دوای هەڵبژاردنەکانە ئۆپۆزیسیۆن دێنە حکوومەت بەشداری حکوومەت دەکەن گۆڕانیش بەشداری حکوومەت دەکەن چونکە ناتوانێت تاتای ئۆپۆزیسیۆن بێ خەڵک داوای ئیشی لێ دەکات داوای لێ دەکات دەستکەوتی هەبێ خزمەتی بکە کە تۆ خزمەتی نەکەی ئیشی بۆ نەکەی تاکەی لەگەڵت دەبێت لەگەڵت نابێت. بەڵێ
بەژاریکردنی ئۆپۆزیسیۆن لە دوام هەڵبژاردنە لە حکوومەتە ئەوەی کە تۆ ئاماژەت پێەیە زانیاریە یان تەسەوراتی خۆتە بۆ ئەنجامی هەڵبژاردنەکان و بۆ واقعی دوای هەڵبژاردنەکان بەشێکی زانیاری بەشی تەسەورات ئەگەر بزوتنەوەی گۆڕان لە حکوومەتی داهاتوە بەشداری بکە پێت وایە توانێت پێگەیەکی بەهێز وەربگرێ لە یەکێتی و پارتی ینی بۆ نمونە وەزارەتێکی گرنگی وەکو دارایی بنێ بە پێی کورسی پەرلەمانە بە پێی تەوافقی نێوانی ئەو حیزبانەیە کۆمەڵێ مەرفەقی ئەساسی و سەرەکی هەن لە حکوومەتە لە پەرلەمانە دەتوان لە ئەساسی ئەو تەوافقیش چەندین لەو مەرفەقانە وەربگرن کە بەشداری حکوومەت دەکات خۆ هەڵە خۆی بەشداری حکوومەت ناکات ئەساسی مفاوەزات و تەوافق بەشداری حکوومەت دەکات ئەو دەتوانێت ئەو پێگەی داوا بکە کە لە ئاستی کورسەکانی خۆیت لە ئاستی دەنگەکانی خۆیتی من دڵنیاشم لەوەی کە ئەوانی کە حکوومەتی تشکیلەکەن کە حکوومەت تشکیلەکەن ئەوانش پێیان خۆشە زۆرینەی حیزبە کوردستانیەکان بەشداری حکوومەت بکەن بۆ ئەوەی زیاتر خزمەتی خەڵک بکەن بۆ ئەوەی ئەم ئەزمونە لە مەترسی بپارێزن و بەرەو پێشتری ببن بەڵێ قەنەعەتە بەوە هەیە کە لە دوای ئەم هەڵبژاردنانە ڕەنگە پارتی دیموکراتی کوردستان دەست لە وەزارەتی سامانە سروشتەکان هەڵگرێت بۆ یەکێتی یان بۆ ئۆپۆزیسیۆن کارێکی زۆر ئاساییە من پێم وایە کارێکی ئاساییە ئەگەر لە دوای ئەو هەڵبژاردنانە بە پێی پێگەی کورسیەکانە چێ کورسی هەبێ ئەو حکوومەت تشکیلەکە و باشە زۆرەکە بۆ ئەو دەبێ لە هەموو قانون دنیاشەوە بەڵام لەگەڵ ئەوەشە هەندێک لە پێگەکانی تری ناو حکوومەتیش دەبێ بۆ ئەو حیزبانە بێ کە لەگەڵی هاوپەیمانن بەڵێ پێت وایە هاوپەیمانێتی یەکێتی و پارتی ئێوە بۆ هۆ ڕازیە بن ئەگەر بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان داوای پۆستی جێگری سەرۆکوەزیران بکە بۆ نا ئەوە بکاتە مەرج بۆ بەشداری لە حکوومەتە ئامادەن ئەو پۆستی بنێ بۆ بەشداری من ناتوانم لە ئێستا و قراری ئەوە بدەم چکە من فەردێکم لە مەکتەبی سیاسی نیشتیمانی کوردستان بەڵام بە پێی کورسیەکانی کە لە پەرلەمان هەیەی بە پێی ئەو قوارەی داوای بکە بۆ نا ئامادەی ئەویان تایەکە وەریگرنەوە پۆستە دەڵێن بە پێی قوارەی کورسیەکانی بە پێی ژمارەی دەنگەکانی هەموو شتێک قابلی تەفاهم بەڵێ ئەگەر بۆ نمونە پرسیارەکەی من بۆ ئاڕاستەیە بۆ ببورانی ئەگەر لە حاڵەتێکدا ئەو وتوێژە لایەنێکی پێکهات ناکە بێت لایەنێکی تری مەرجی ئۆپۆزیسیۆن بێ بۆ بەشداری لە حکوومەتدا بۆ نمونە ینی بزوتنەوەی گۆڕان داوا بکە وەزارەتی سامانە سروشتیەکانی بنێ بەڵام پێگەشی لە چاو یەکێتی و پارتیا بۆ نمونە کەمتر بێت ئەخ باشە ئەو کە لە پێگەی خۆی زیاتر داوا بکە کەواتە ئەو نایە تەوافق نایە لە حکوومەت بەشداری بکە هەبێ هەر کەسە تۆ دەچی بۆ بازار بەقەدر گیرفانی خۆت پارە سەرفەکەی بەقەدر گیرفانی خۆت پارە بازار دەکەی بەڵام تۆ لەسەرەوەی گیرفانی خۆت بازار بکەی پێت ناکری هەموو دنیاش بە هەمان شێوێ بەقەدر کورسیەکانی خۆی بەقەدر ئەنکانی خۆی داوای حقیقی داوای استحقاقاتی خۆی بکە بەڵام زیاتر لەوە داوای کەواتە ناوێت تەفاهم بکەم ناوێت لە حکوومەت بەشداری بکەم ئەگەر بزوتنەوەی گۆڕان بەشداری لە حکوومەتە بکە پێت وایە کە پەیوەندیەکانی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان لەلایەک و پەیوەندی گۆڕان و یەکێتیش لەلایەکی تر بەرەو جۆرێک لە ئاسایی بوونەوە ئەڕات ئەمە پێمان باشە بەڵێ چکە کارکردن بەیەکەوە عەتف لە نێوان یەکتر دروست دەکە ئەو دڕدۆنجە کەمەکە ئێستا دیوارێک هەیە لە بینی یەکێتی و گۆڕان ئەو دیوارە نامێنێ کە تۆ ڕۆژانە بێکەوە کارت کرد عەتف لە نێوان پەیدا دەبێ یەکتر دەخوێننەوە مراعاتی یەکتر دەکەن هاوکاری یەکتر دەکەن لە بڕۆم پێم وایە ئەو علاقاتە باشتر دەبێت وەختی خۆشی من ئەو بەکارم شیروان بود وتمەگەر ئێوە بێنە حکوومەتێکی بن کە فراوان پێک بینین دەتوانین ئێمە لێ کار بکەین بەڵام تۆ ئێستا دیوارێک لە نێوانی ئێمە خۆ دروست کردووە ئەو عەتفە دروست نابێ ئەو هاوکاری دروست نابێ ناتوانین بێکەوە کار بکەین بەڵام پێشەوانیەکە بە نەمانی ئۆپۆزیسیۆنێکی پەرلەمانی ڕەنگە ئەدای حکوومەت جۆرێک لە پاشەخشە بەخۆیەوە ببینێت ئەگەر ئۆپۆزیسیۆنێ نەبێت کە چاودێر بێ لە ڕێگای میدیاکەیەوە چاودێر بێ بەسەر ئەدای حکوومەتەوە جا بۆچی کە تۆ لە حکوومەتی بەشداری دەکەی ئەوانەی کە لە حکوومەت هەموو یەکتر بیر ناکەنەوە هەمویان بەرنامەیان یەک نییە بەرنامەی هەڵبژاردنیشان یەک نییە تۆ دەتوانانی دەوێت بە تەفاهم کاری ئەو تۆ بکەی کە لە خزمەتی ملەتەکە بێ دژی گەندەڵی بێ لە قازانجی ملەتەکە بێ خزمەت گوزاری خەڵک بکەی زیاتر تۆ بچی ئۆپۆزیسیۆنێک بێ هەر بۆ ئۆپۆزیسیۆن یان بۆ ئەو بێڵە بڵێ ئۆپۆزیسیۆن هەبێ بۆ حکومەت ئەدای باشی هەبێ دەکرێت تۆ لە حکوومەتیش بی و کاری لەسەر ئەو بکەی کە حکومەت ئەدایکی باشی هەبێ بەڵام لە دنیا شتە باوەکە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی بوونی هەیە یان ئەگەر ئێمە سێرێکی ئەزمموی تورکیا بکەین بۆ نمونە ئۆپۆزیسیۆنیان هەیە و بەژارنیە لە حکوومەتە و بڕاقبیشە بەسە حکوومەتەوە بەڵام لە کوردستانە لە کاتێکە ئۆپۆزیسیۆن نەما کێ چاودێری حکوومەت بکە ئەبێ خۆی چاودێری خۆی بکە لە جانەکانی پەرلەمانی چاودێری حکوومەت دەکەن ئەو لەم ئێستا لە پەرلەمان 19 لیژنەمانێ 19 لیژنەی سابتمانێ ئەو لیژنانە چاودێرن بەسەر حکوومەت و ئەدای حکوومەتەوە ئەو لیژانە هەموو پێکهاتەکانی تێدایە ئەو دەتوانن ئەدای حکوومەت
چاودێری بکەن کەم کوردەکانی بێنن تەنانەت وەزیری بانکێشتی پەرلەمان بکەن و مەیدانیان سەردانی پرۆژەکان بکەن سەردانی داودەزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن لە خەڵک بپرسنەوە بزان ئەدای حکوومەتەکە چۆن. لە ڕابردوودا زۆر قسە لەسەر بوو لەسەر لیژنەکانی پەرلەمانەکرا بە تایبەتی منەوێ قسە لەسەر مەسەلەی لیژنەی چاودێری دارایی بکەم قسەی زۆری لەسەرەکرا پێ وایە لەم خولەی داهاتەوە گۆڕانی بەسەرایەتە و لیژنانە ئەکتیڤە بن بتوانن چاودێری حکوومەت بکەن بڕیاریان هەبێ وەزیربانکەن لێ بپرسنەوە تەنانەت متمانەی لێ بسەنەوە. من پێم وایە بە تاکید ماتوور ئەو لیژنانە دروست بوون ئەو دەستانە دروست بوون هەیئەتی بۆ دانراوە مەسئولی بۆ دانراوە ئەوانە کاری خۆیان دەکەن و مراقب دەبن و چاودێری هەموو داودەزەکانی حکوومەت دەبن بە پەرلەمانیشەوە ئەو سەحەتمەند ئەنجامی راپۆرتەکانی خۆیان کە بۆیان لێ ئاراستەی پەرلەمانی دەکەن و ئاراستەی حکوومەتیش دەکەن لێپرسینەوەش دەبێت دوور نییە سەحبسی خەشدانە وەزیرەکان بکرێتەوە. پێ دوانێ لە حاڵەتەیە ئەگەر ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی لە کوردستانە نامێنێت ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان میدیای ئەهلی شوێنی بگرێتەوە بێتە چاودێرێکی زۆر باش بەسەر حکوومەتەوە. خۆ چاودێری حکوومەتە پەرلەمان نییە ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنیشن سەحافەشە ئەوانە دەتوان چاودێری حکوومەت بکەن. بەڵێ دکتۆر کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە وەکو دوا پرسیار هەمان ئەو پرسیارەشم ئاڕاستی لێ پرساوی دەستی کارژێڕی مەکتەبی سیاسی یەکێتی کرد ئەمێ ئاڕاستی تۆشی بکەم لێرەوە ئەتوانی گەرانتی بیت بە خەڵکی کوردستان کە دەستور هەموار ئەکرێتەوە و سیستمی حکوم لە کوردستانە لە سەرۆکایەتیەوە ئەبێ بە پەرلەمانی و بەشێک لەو مەطالبانی کە ئۆپۆزیسیۆن هەیەە لە مەسەلەی دەستورە جێبەجێکرێن. من بۆم خوێندیتەوە بۆ پیشانی خوێنەرانیشمدا بۆم خوێندەوە لەم پرۆژی دەستور نووسراوە سیستەمی حکومڕانی لە کوردستان پەرلەمانیە. ئەمە یەک دوو من ناتوانم گرنگی بە کەس بدەم بەڵام گرنگی بە خەڵکەکە دەدەم کە ئێمە بە پێی ئەو یاسایە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ پەرلەمان و دەگەڕێتەوە مناقەشەیە سەر دەکرێت بەڵام ئایا حیزبەکان تەوافق دەکەن ڕێک دەکەون من ناتوانم گرنگی ئەو بدەم. بەڵام ئەوی لەسەر من واجبە کە لە پەرلەمان کردومە ئەم پرۆژەی دەستورە بەم قانونە دەگەڕێتەوە بۆ هەمارکردن ناچێتە ڕێفراندۆم بەبێ پێکەنانی لیژنەیەکی هاوبەشی پەرلەمانی و دەرەوەی پەرلەمان بەبێ قسەکە دەست ئەم پرۆژەی دەستورە بە پێ قسەکردن ناچێتە ڕێفراندۆم ئەمە بەس گرنگی ئەوە دەم بەڵام حیزبەکان پێک دێن پێک نایەن ناتوانم گرنگی ئەوە بدەم. بەڵێ دکتۆر سەلام بای زەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی پەرلەمان زۆر سپاس بۆ ئەم چاپێکاتنە. منیش سپاس دەکەم و هەر بژیت. سپاس بۆ تۆش. خۆشەویستان چاپێکەوتنیم هەفتەیە کۆتایی هات تا بەیگەشتنەوەمان لە دیدارێکی تر و دەرفەتێکی تردا هەموو لایەکتان لە خۆشییابن. دەست خۆش بکات.